هەز دەکەین خەڵک هەر پێی وایە کە شیرینی وەکو ڤیاگرا ئیش دەکات یاخود سعاتێک یان 2 سعات لە پێش سەرجێی و ئەنجامدانی جووزبوون ئەو شتانە بەکاربێن باشە. طبعاً ئەو هەڵە تێگەیشتنیشی زۆر باوە و ڕەنگ بێ بە نسبەتەن خەڵک مەترسیداریش بێت چکە خەڵک لە خۆی بابەتی چێژ زۆری هەیە ئەوانە ئەتو ئەگەر کردتە خوو بەردەوام ئەو شتانە بۆ بە مەبەستێک بەکارهێنا طبعاًەوە کێشەکەت زیاتر دەبێت و زیاتر تووشی پاشەکشێت دەکانەوە سوودی لێ ببینی لەبەرەوە عادەتەن دەڵێن بەر لە جوودبوون بە چەند سعاتێک واتە جوودبوون بە گەدەی خاڵی باشترە لە جوودبوون لە دوای خواردن لەبەرەوەی کردداری جوودبوون لە پیاوان پێویستە کە بەشێکی زۆر لە خوێن بەرەو ئەندامەکانی نێری نەبڕوە بەرەو ناوچەی حەوز بڕوە نەک بە پێچەوانە تۆ کە شتێک دەخۆی بە تایبەتی شیرینی کە شتێکی قورسە خواردنێکی قورسە زۆربەی خواردنەکە زۆربەی خوێنەکە دەڕوا بۆ ناوچەی گەدە و ڕیخۆڵە لە جاتی ئەوەی بڕوا بۆ شوێنانێک کە تۆ پێویستت پێ پڕ خوێن ببن